بچینە شاری مەدینە ئەو شارە زۆر شیرینە. هاتیوە مزگەوتی گەورە؟ والله لە سعادەوە هاتوون. والله چۆن ئاوا هاتووی خۆ جوان گۆڕیەوە؟ منیش بەخۆشی ئەم یادە مبارەکەوە، بەخۆشی ئەم یادە مبارەکەوە حتمان کردۆ بەشدار بین. ئەم کچەم هێناوە لەگەڵ خۆم. بەڵێ تەمەند درێژەکە ئیشەڵا خۆ بەبوهێڵێ. لەم ڕۆژە ئەتێ بڵێ چی هاتووی بۆ ئێرە خەریکی چی؟ بەرمەیە دوعای خێرکەم ئیشەڵا خوا نیازی دڵمان قبوڵ کاو، خوا وڵاتەمان ئاوان کاو لە شەڕ و فیتنە بە دوور بووین و ئازیز و خۆشەویستمان پارێزراو بێ و میلەتمان پارێزراو بێ و ئیتر بە پشتیوانی خوا ئیشەڵا لە خوا بەزیاو بێ. ئەرە وەڵا بە قوربان. لەم یادە پیرۆزەیە چی بکەین بەڕای تۆ باشە؟ ئەزانی چی بکەن؟ کارێ بکەن کە ئەم میلەتە بحەسێتەوە، کارێ بکەن کە دەستخەنە ناو دەست یەک و بیکەن بە خاتری خوا و میلەت کە ئەوە داماوە. ئەی چی هەرەوەڵا لەبەر خاتری میلەت ئەم حکومەتانە و ئەم کار بەدەستانە یەکگرن و دەردی ئێڵا گیان. تۆ بەتەمای لەم یادەیە چی بکەیت؟ چی و قەراراو بیکەی؟ خێرە قەراراوە چی و قەراریاوە؟ والله حەچەی خوا بە نسیبی کار دەزەیە مەنانەکەڵم خوا هەچین مەکێکا لە ڕێیتەوە، دەزەیە مە چێشتەکەڵم خوای هەچین مەکێکا لە ڕێیتەوە. لەکەیەوە هاتووە مزگەوتی گەورە؟ والله تقريبا 2 ساعات به هاتون. لەکەوە هاتووی؟ لە شێمحێدینەوە. لە سلێمانیەوە؟ ئەرە وڵا لە سلێمانیەوە. ئەم جەو بەلاوە چۆنە ئەم کەشوهەوای مزگەوتی گەورە؟ والله خۆشە لە خوا بەزیاد بێ پیرۆز بێ لە هەموو مسلمانان خوایە بەعام. یا ڕەبی خوام دنیایمان بۆ خۆشکە، خوای هەرزانی فەرێحی بخەیەوە ناو مسلمانان و ئەو خەرگە لەم گرفتانە ڕزگاری بکەی یا ڕەبەنا. خوای ڕەحمان پێ بکەی بە قورعان. اللهم صل على محمد وعلى آل سيدنا محمد بەشفاعەتی ئەو پێغەمبەرە نازدارەمان خوای گەورە سەبەر. کاتی خۆی مەولود چۆن کراوە؟ کاتی خۆی مەولود لە مزگەوتە ئاکرا، من باوکم مەلا بوو لە مزگەوتە خەرکەکە خڕەبوونەوە ژن و پیا و حیوانیان سەرە بڕی گۆشتەکانە بەخشیەوە بە ماڵانەوە و ئیتر شەویش مەولودەکەیان هەرکرد لە مزگەوتیان خوێندە و تەشتی ئاژلیان دانا و شەکریان خستە ناو کە لە شەکریان خستە ناو کە لە شەکر هەبوو یان خستە ناوی دوای هەر کەسەی پەرداخێکیان لەو ئاو شیرنیە ئەدای ئەی بدە و شەکراوە کە بۆ مبارەکی ئام بدەوتەوە هیچ کە نەبوو نەقورست هیچ نەبوو ناوەڵا هیچ نەبوو. ئەم یادکردنەوەی ئێستا بەلاوە باشیانەوەی وەڵا ئێستا خۆشترە بەس ئێستا بەناشکردنیان زروفەکەی خۆش نەینە ئێستا زۆر باشترە لەوستا. ئێستا خەرکەکە بەعام ئەو ساکە هەموو کەس ناڕۆی مەگەر پیرەکان ئاوا شوونای جویان لێ بگرتایە. ئێستا هەمووی بەعام عالەمەکە ئەچێ نەوەڵا ئەوسا ژنی پیر و شدە ڕۆیشت و پیاوە ڕۆیشتن لە مزگەوتەکە دانیشن جویان لێگرت. ئەم یادە پیرۆزە ئەتەیە چی بڵێ پەیامت چییە؟ پەیام پیرۆزبای بۆ یادی پێغەمبەری نازات صلی الله علیه وسلم هەزاران هەزار جار سڵاوە لە دیاری محەممەد خوای گەورەی تاکوتەنیا خێر و بەرەکەت بڕژێرە بەسەر خات و وڵاتمانە لە گرانی و قەیران نەجاتمان بێ. دەتخوا بە هەمووتان مەڵە بچین بۆ شاری مەدینە چەند خۆشە با بچینە شاری مەدینە ئەو شارە زۆر شیرینە شاری گەورە و مسلینە جێی گەورەی مسلمینە هەزاران هەزار جار سڵاوە لەسەر دیاری محەممەدی نازدار دەبا بچینە مەدینە ئەو شارە چەند شیرینە شاری گەورەی مسلمینە.